سڵاوتان لێ بێتۆم کاتان باش خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی هەنگاوی نوێم چاکسازی بەدیدارتان شادم. بێگومان پرسی ڕۆتین لە دام و دەستگاکانی حکومەت پرسێکی هەستارە و گرێدراوە بە ژیان و کاری هاوڵاتیانەوە بە شێوەیەک مەترسەکانی ڕۆتین هەر بەتەنها کاریگەری لەسەر ڕاهینەکردن و جێبەجێنەکردنی مامەڵەی هاوڵاتیان نیە، بەڵکو دەرهاوێشتەکانی تەواو کاریگەری نێگەتیڤ لەسەر پرۆسە خزمەتگوزاریەکان دادەنێت. ئەمە جگە لە دەرهاوێشتەی نێرێنی ئابووری بەسەر دوانەی حکومەت و هاوڵاتیان. لە مەڵقەیەدا باس لە هەنگاوەکانی کابینەی نوێنی حکومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ کەمکردنەوەی ڕۆتین لە دام و دەستگا میریەکان کە بێگومان کەمکردنەوە نەهێشتنی ڕۆتین یەکێک بوو لەو خاڵانەی کە لە کارنامەی کابینەی نوێنی حکومەتی هەرێمی کوردستان ئاماژەی جددی بۆکران. وەک دەستپێچیش قسە لەسەر کەمکردنەوەی ڕۆتین دەکەین لەو دام و دەستگا خزمەتگوزاریانەی سەر بە وەزارەتی ناوخۆن. بۆ ئەمە بەستەش بەڕێز ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکومەتی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ میوانمە. کاک ڕێبەر بەخێربێ. بێگومان حکومەتی هەرێمی کوردستان لە کارنامەی خۆی یەکێک لەو دروشمانەی کە هەڵی گرتۆ بەجددی کار لەسەر دەکات ڕوبڕەبوونەوەی ڕۆتینە. ئەمەوێت لە دەستپێک داوت لێ پرسم بۆچی پێتان وایە ڕوبەڕووبوونەوەی ڕۆتین و زیادکردنی خزمەتگوزاریەکان ئەوەلیاتی ئیشکردنی ئەمە؟ زۆر سوپاس بۆ میوانداریکردنمان. بەحقیقەت ئەو کابینەیە کە سوێندی خواردووە و دەنگی پەرلەمانی وەرگرتووە لەسەر کارنامەیەک بووە کە کارنامەیەکی کورت و پوخت بووە. جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرۆر بارزانی ئامانجی هەبووە لەوەی کە بە کورتی و بە پوختی بەرنامەیەک بخاتە بەردەستی پەرلەمان و خەڵکی کوردستان کە هەم بتوانین جێبەجێ بکەین هەمیش لە ئاستی داخوازیەکانی خەڵک بێت. کارنامەی ئەو کابینەیە خۆی لە دوو ناونیشانی سەرەکی دەبینتەوە. یەکێکیان ناونیشانی چاکسازیە و دووەمیان خزمەتکردنە. هەم لە پەرلەمان هەمیش دواتر لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران و ئێستاشی لەگەڵ بێتن لە چەندین بۆنەی جیاوازدا سەرۆکی حکوومەت ڕایگەیاندووە کە ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەنی وەزیران خزمەتکاری خەڵکین و ئەو ئەرکەوامان لێ دەکاتن کە بە دروستی ئەو خزمەتە پێشکەش بە هاوڵاتیان بکەین. بۆیە کەمکردنەوەی ڕۆتین لەو چوارچێوەیە کە هەم چاکسازی لە ڕێکارەکانی پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بکرێت، هەم ڕەزامەندی خەڵک وەربگیرێتن و دڵی خەڵک خۆش بکرێتن بەوەی کە حکوومەت لە خەمی هاوڵاتیاندایە و حەزی لەیە کە بە زووترین کات ئیش و کارەکانیان بۆ ڕای بکات، چونکە ئامانجی سەرەکی هەر حکوومەتێک لەوەی کە شەرعیەتی خۆی وەربگرێتن ڕەزامەندی هاوڵاتیانە. ئێمە شەرعیەتی هەڵبژاردنمان وەرگرتووە لە هاوڵاتیان، دەمێنتەوە شەرعیەتی خزمەتگوزاری کە هاوڵاتیان ئەو شاهدیەمان بۆ بدەن بەڵێ حکوومەتێکە خزمەتگوزارە. ئەوە ئامانجێکی سەرەکی ئێمەیە لەوەی کە ڕۆتین و تعقیداتی ئەموو ئیشی کاری ڕۆژانەی خەڵک کەم بکرێتەوە. و لەو چوارچێوەیەشدا کە لە وەزارەتی ناوخۆ یەکێکە لەو وەزارەتانەی کە زۆرترین خزمەتگوزاری ڕۆژانە پێشکەش بە هاوڵاتیان دەکات. لەو وەزارەتی ئێمە زیاتر لە 60 خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان جیاوازەکان بۆ نمونە هاتوچۆ پاساپۆرت و بە تەواوی ئەو بەڕێوەبەرەتی و دامەزراوانەی سەر بە وەزارەتی ناوخۆن زیاتر لە 60 خزمەتگوزاری ئەوەی کە هاوڵاتی ڕۆژانە پێویستی پێێتی. بێژگەلەوە لە ڕووی ئەمنیەتەوە پاراستنی ئەمنیەت و ئاسایش و سەلامەتی هاوڵاتیان ئەمە ئەرکێکی تری سەرەکیە کە بەڵام ئەمە بابەتێکی ترە. ئەوەی کە ڕۆژانە خزمەتگوزاری پێویستە لە پۆلیسە، لە پۆلیسی هاتوچۆیە، ڕێگەزنامەیە، کارتی نیشتیمانیە، لە مۆڵەتدانە، لە بەناوکردنی ئۆتۆمبیلە، بە کڕین و فرۆشتنی ئەو شتانەی کە دایرێکت مامەڵی لەگەڵ هاوڵاتیان ڕۆژانە هاوڵاتیان بە هەزاران کەس سەردانی بەڕێوەبەراتەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ دەکەن و ئیشیان پێەیە. بۆیە ئێمە هەرزوو لەگەڵ دەستپێکردنی کابینە لەگەڵ هەموو بەڕێوەبەرەکان دانیشتن ئەو ڕێنمایانەی کە لە ئەنجومەنی وەزیران هەبووە ئاگادارمانکردنەوە پێش هەموو شتێک بابەتی داوامکردن و ئیلتیزامکردن بە دەوام کە خۆشبەختانە هەموو کارمەندان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتە جیاجەکان زۆر پێگیر بوون، بەڵام بەداخەوە بابەتی کۆڕۆنا هاتە پێش و کاریگەری ڕاستە خۆی هەبوو هەم لەسەر
پابندی هەوڵ کارمەندان بەدەوام هەمیش لەسەر ئاستی خزمەتگوزاریەکان کە وەزارەتەکان پێشکەشی هاوڵاتیانی دەکەن. زۆر باش ئەمنەوێت بەشیان ئەو بەشە گرنگانەی کە دایرێکت پەیوەندیان لەگەڵ هاوڵاتیان هەیە قسەی لەسەر بکەین. بێگومان تیمەکانی ئێمە راپۆرتێکی بنکۆڵکاریان ئامادە کردووە لەسەر پاساپۆرت یە پاساپۆرتێکێک بۆ لەو شوێنانەی کە لەلایەن وەزارەتی ناوخۆوە نووسنگی زیاتری بۆ کراوەتەوە و گرنگی زیاتری پێدراوە با پێکەوە ئەو راپۆرتە بنکۆڵکاریە ببینین دواتر قسەی زیاتری لەسەر. لە دەستپێکی دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و پاڵپش بەکارنامەی حکوومەتی هەرێم وەزارەتی ناوخۆ هەوڵەکانی خستە گەڕ بە مەبەستی نێشتن و کەمکردنەوەی ڕۆتین لە دام و دەستگا خزمەتگوزاریەکان کە سەر بە وەزارەتن لەگەڵ دابەزاندنی زیاتری دەسەڵاتەکان بۆ پارێزگارەکان و سەرپەرشتی ئیدارە سربەخۆکان. کێشەی دواکەوتن و درێژی ماوەی دەرێنان و نوێکردنەوەی پاسپۆرت یەکێک بوو لە گرفتە سەرچەکانی هاوڵاتیان. هەر بۆیە کۆمەڵێک نووسنگەی نوێی پاسپۆرت کرانەوە و چەند نووسنگەیەکی دیکەش لە ژێر کارکردندان. نووسنگەی پاسپۆرتی سۆران ئەم نووسنگەیە لە 11/11/2019 بە فەرمی کرایەوە. وەزارەتی ناوخۆ بڕی 96 ملیۆن و 700 هزار دیناری بۆ تەرخان کرد و باڵەخانەیەکی نوێ و مۆدێرنیشی بۆ دابین کرا. لە ماوەی کەمتر لە ساڵێک داواتە لە 11/11/2019 بۆ ئێستا کە نووسنگەی پاسپۆرتی سۆران کراوەتەوە چەندین مامەڵە بۆ پاسپۆرت لێرە ئەنجام درراوە. لە دەرهێنانی پاسپۆرت بۆ یەکەم جار ژمارەکە پێمان دەڵێ کە تا ئێستا 6268 پاسپۆرت مامەڵەی بۆ کراوە. لە هەمان کاتاوانی کە پاسپۆرتیان نوێ کردوەوە ژمارەکە پێمان دەڵێ کە 6159 پاسپۆرتە کۆی گشتی 12427 پاسپۆرت لێرە لە نووسنگەکەی سۆران مامەڵەی بۆ کراوە. ئێستا لەخوای بە زیاد لێرێ و مارم نەسی دەکات هاتیمێ 20 دقیقەی ساعتی سوسی دەکات. هەلێکی زۆر باش بەڕاستی چونشی بۆ ئەو دەڤەرە پێویست بوو چی ئێمە دەبا پێشتر سوبان بۆ هەولێر بەخۆم فترێک لە دهۆگم یعنی پاسپۆرتم چا کردەوە بە منیانە گوت بڕۆ بمینەوە هەتا مانگێک هەتا ناوت بگەڕێتەوە هەتا بدەینە. لە پێناوە بەڕێوەبردنی مامەڵەکان وەزارەتی ناوخۆ 71 ئەفسەر و کارمەندی لە فەرمانگەکانی خۆی گواستەوە بۆ ئەم فەرمانگەیە. ڕۆژانە لە کاتی پێش کەرنتین پێش ئەو هەتای کۆڕۆنایە معدل 180 ماوەردەگرت بە ڕۆژانە. بەڵام ئێستا بڕێدەوەی سەفەر نییە و کۆڕۆنا هەیە 6 هەفتە زۆر باشە. بۆ پێی ناوچێکی سنووریە تا چەند هەوڵی تەزویرکردن ئەدرێت. بێگومانکانێک هەوڵیان سەختەکاری بکەن. بێگومان هەوڵ درایە بەستا ئێستا نهاتە لای ئێمە دەستگیری بکەن. لە کۆتایی ساڵی پێشوو نووسنگەی پاسپۆرتی زاخۆ کە بڕی 190 ملیۆن و 423 هزار دیناری بۆ تەرخان کرابوو کرایەوە. نووسنگەی چەمچەماڵ و ئاکرێ زیاتر لە 500 ملیۆن دیناریان بۆ تەرخان کراوە پێشبینی دەکرێت لە کۆتایی ئەم ساڵیان دەستپێکی ساڵی نوێ بە فەرمی ئەو دوو نووسنگەیەش بکرێنەوە. داچینە نووسنگەی پاسپۆرتی کۆیە. ئەم نووسنگەیە لە حەڤەی شوباتی 2020 بە فەرمی کرایەوە وەزارەتی ناوخۆ بڕی 490 ملیۆن و 218,500 دیناری بۆ تەرخان کرد. پێشتر هاوڵاتیان دەبوو بچنە هەولێر بۆ ڕایکردنی مامەڵەکانیان. ئێستا زۆر سوپاسی ئەو لایەنە دەکەم کە ئەو پەساپۆرتیان هیناوە شاری کۆیە. یعنی زەحمەتێکی زۆریان لەسەر خەڵکەکە خەڵکەکەیان ڕزگار کرد لەو زەحمەتی و نەهامەتیان. لە چاکسازیە باشەکان و سوپاسیان دەکەم. ئەمە هەتا ئیشی ڕاستیەکان باز دەکەین. ئیشی باش بکرێ باسی دەکەن، ئیشی خراپیش بکرێ باسی دەکەین. بەڕاستی یعنی زەحمەتێکی زۆریان لەسەر خەڵکەکە ڕاگرت. زۆر سوپاسیان ئەو هەڵوێستە بەرزەیان دەکەم. ئیشاڵڵا نمونەیان زۆر بێ بۆ شتەکانی تریشمان بۆ دێنەوە شاری کۆیە ئیشاڵڵا. دەستخۆشی لە حکومەتی هەرێم دەکەن چی کاری زۆر باش کراوە لە کۆیە. بەڕاستی نووسنگەی پاسپۆرت دەوایە دەمێک بوو لە کۆیە بکرێتەوە چونکی هاوڵاتیانی دەڤەری کۆیە زۆر ماندوو بوون میلاک بوون بە ڕێگای هەولێر و کۆیە. لێرە لە کاتی فشاردا بە ڕێگەی سیستەمی نۆرەگرتن کیو سیستەم کارەکان بەڕێوە دەچێت. تا ئێستا 2000 پاسپۆرت دراوەتەوە بە هاوڵاتیان. وەزارەتی ناوخۆ 85 ئەفسەر و کارمەندی لە فەرمانگەکانی خۆی گواستەوە بۆم فەرمانگەیە. ئەو هاوڵاتیە خۆتۆڕەی لەسەر ژیانی کەمتر بووە. باشەکەی دووەمیان سوودی دووەمیان ئەو بە ئەو هاوڵاتیە لە ڕووی مادیەوە سوودمەند بوو. واتە ئەو هاوڵاتیە چەندین لیتر بنزین و ژەمی خواردن لە هەولێر و حاڵەتی سێمیان لە ڕووی کاتی بۆ گەڕایەوە. چونکە بڵێنێنەوە کە دێتە داخلی ناو سیستەمی منزومەی جەوازاتی کۆیە دەبێت لە سەعاتێک سەعات و نیو زیاتر تاخیر نابێت.
بەکاردانەوەی باشی هاوڵاتیانمان پێدەگاتەوە کە نەمانی ڕوتین و خێرایی ڕایکردنی مامەڵەکانیان لە زۆر دامەدەستگادا جێگای خۆشحاڵیان بووە. ئەمەش زیاترهانمان دەدات کە ئاستی خزمەتگوزاریەکان لە ڕووی کات و کواڵیتیەوە بەرزتر بکەینەوە. بەتەنها پاسپۆرت نییە کەەوە کاراسانی بۆ وڵاتیان تێدا ئەنجام درابێ، بەڵکو باشتر بەڕێوەچوونی پرۆژی کارتی نیشتیمانیش لە پلانی سەرەکی وەزارەتی ناوخۆ بوو لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا. سەرڕای قەیرانی دارایی تا ئێستا 26 نووسنگەی کارتی نیشتیمانی کراوەتەوە، لەوانە 12 نووسنگە لە پارێزگای هەولێر و 8 نووسنگە لە پارێزگای دوهۆک و 6 نووسنگە لە پارێزگای سلێمانی وەکار لەسەر 10 نووسنگەی دیکەش بۆ سلێمانی دەکرێت. زیاتر لە 480 ملیۆن دیناریش بۆ کاری تەواوی نووسنگەکان بە نووسنگە نوێیەکانیش کە بڕیارە بکرێنەوە تەرخان کراوە. دەست خۆش بۆ هاوکاران کاکرەبەر ئەوەی لەو راپۆرتە بن کۆڵکاریە سرنجی من ڕادەکێشێت کردنەوەی نووسنگەی پەساپۆرتە لە قەزاکان. بۆ نمونە جاران دەبواە یەکێک لە سۆران و یەکێک لە زاخۆ سۆ باشارەکان و بەوەش پاڵەپەستۆیەکی زۆر لە شوێنەکان دروستە بەمەوێڕای ئەو کیو سیستەمەی کە داتانناوە. لەو قەیرانە داراییەکە ڕوبڕووی منطقە بووە. ئەجێنداتان چیە بۆ داهاتوو؟ ئایا نووسنگی تر دەکەنەوە یان شەر بۆ نووسنگانی کە لە شوێنەکان کراوە بۆ ئیکتیفا دەکەن؟ زۆر سوپاس. وەڵا زۆر جگای دڵخۆشیە کە هاوڵاتیان دەبینین کەیفخۆشن و ڕازینە لەو خزمەتگوزاریانەی کە پێشکەشیان کراون لە بەتایبەتی لە بواری دەرهێنانی پاسپۆرت و نوێکردنەوە. پاسپۆرت یەکێکە لە پێداویستەکانی سەردەم ئێستا بەتایبەتی لە هەرێمی کوردستان خەڵک حەزی لە گەشت و گوزار و هەرێمێکی کراوەیە بەڕۆی خەڵکی بیانی و هەروەها بەڕۆی دەرەوەشدا. بۆیە جاران قەرەباڵغێکی یەکجار زۆر هەبوو لەسەر نووسنگەکانی پاسپۆرت. نۆبەتی پاسپۆرت وەرگرتن بۆ 2 مانگ و 3 مانگ و ئەوانەت دەچوو کە ئێمە وەزارەتمان وەرگرت هەرزوو هەستمان بەوە کرد و هەموو ئەو هەنگاوانەی کە هاوێشمان بە حقیقەت پشتگیری ڕاستەوخۆی جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرۆر بارزانی ڕاستەوخۆ لەگەڵمان بووە لەسەر هێڵ بووە بۆ ئەوەی کە هەم لە ڕۆی هاوکاری دارایی و ئیداری و پشتگیری تەواو بکاتن لەوەی کە خزمەتگوزاریەکان لە ناوەندی شارەکان بگوازرێتەوە بۆ قەزا و ناحیەکانیش. ئێستا ئێمە تەرکیزمان لەسەر قەزا گەورەکان بووە. بۆ نمونە سۆران 4 قەزای گەورەی لێیە، ڕەواندز و مێرگە سوور و سۆران و چۆمان. هەر ئەو لە راپۆرتە ئێوە کە باز دەکات تا ئێستا نزیکەی 24500 پاسپۆرت، یعنی کەواتە 24500 کەس دەبووە هات بە هەولێر. هەموو ئەو خەرجی و مەترسیانەی لەسەر ژیانی لە ڕووی هاتوچۆوە ڕەنگە بەدەیان خەڵک لەو ڕێگەیانە تووشی حادیسە دەبوو ژیانی خۆی لە دەستدەدا. ئەم کردنەوەی ئەم نووسنگەیە هاوکارێکی باش بوو بۆ ئەو خەڵکە و لە ڕووی مادیشەوە، لە ڕووی ماندیبوونەوە، لە ڕووی بەهەدەردانی کاتەوە، لە زاخۆ بە هەمان شێوە، لە کۆیە. ئێمە بەرنامەمان هەیە کە لە داهاتوویەکی نزیکدا هەم سنتەری پاسپۆرتی ئاکرێ و هیچ چەمچەماڵیش بکەینەوە. ئەتەستا گەشتون بە چێت چەمچەماڵ و ئاکرێ؟ ئەوەی ئاکرێ و چەمچەماڵ کێشەی بینایان هەبوو، تەخسیسی بۆ دەستنیشان کراوە. بەڵێ پارەی بۆ دەستنیشان کراوە و ئێستا تیمەکان خەریکی دروستکردنن. کێشەکە لەوەدا بوو شوێن نییە، ئەبێ شوێنێکی مڵکی حکوومەت بێت، ناکرێت تۆ نووسنگەی پاسپۆرت بی بەیە بە شوێنێکی کرێدای بنێ. ئەمە تعلیماتێکی کە لە حکوومەتی فیدرالیشەوە هەیە. جێ خۆیەتێکی هەم سوپاسی وەزارەتی ناوخۆی بەغداش بکەین لەوەی کە زۆر هاوکارمان بوونە بەڕاستی. ئێمە پەیوەندێکی زۆر دروستمان هەیە لەگەڵ وەزارەتی ناوخۆ لە بەغدا. ئەوەی کە لێرە ئێمە کردومانە لە هەرێمی کوردستان لە هیچ پارێزگایەکی تری عێراق نەکراوە. ئەمە بەس بۆ پەساپۆرتیان بۆ کارتی نیشتیمانی. بەڵێ اینجا کارتی نیشتیمانی بابەتێکی زۆر گرنگترە لەوەی کە چونکە خەڵکێکی زۆر ڕۆژانە پێویستی بە کارتی نیشتیمانی و تەواوی ئەو خزمەتگوزاریەکانی لە حکوومەتی هەرێم و لە هەر حکوومەتێک پێویستی بەوەی کە وەکو بڵێ ئەو کارتی نیشتیمانیت هەبێتن. ماوەیەکی زۆر بۆ هاوڵاتیان بەدەستەوە دەهێن ناڵاند، بەڵام خۆشبەختانە لە کابینەی نوێمەوە هەنگاوێکی جدیمان هەڵگرت لەوەی کە کێشەی کارتی نیشتیمانی چارەسەر بوو و ئێستا هاوڵاتیان بە ئاسانی ئەگەر بابەتی کۆڕۆنای لێ دەرکەین هاوڵاتیان بە ئاسانی و بە نۆبەتێکی زۆر کورت دەتوانن ببنە خاوەنی کارتی نیشتیمانی. ئێمە بەرنامەمان هەیە کە فشار لەسەر ناوەندی شار کەم بکەینەوە.
لە هەولێر و دهۆک و سلەیمانی و هەڵەبجە هەوڵ بدەین کە ئەو خزمەت گوزاریانە ببینە دەرەوە. ئەمە بەشێکی تری کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستانە لەوەی کە لا مرکزیەتی ئیداری لەوەی کە دەسەڵاتی ئیداری لە ناوەندی شاریان لە وەزارەتەکان خۆیان نەمێنێتن. ئەم دەسەڵاتە دابەزێنین بۆ قەزایەکان ئەگەر لەوێش بتوانین هەم لە ڕووی مرۆییەوە هەم لە ڕووی ڕێکاری ئیداری و یاساییەوە بتوانین دەسەڵاتەکان لە قەزاکانیش ببرێتە ناحیەکان ڕەنگە لە داهاتوویەکی مەودا دوور بە پلەی یەکەم هاوڵاتیان تێدا سوودمەند دەبن. بە تاکید هەموو ئامانجی ئێمە ئەوەیە کە سوود بگەینینە هاوڵاتی و تەمە نادەکەین ئێمە بگەینە قۆناغێک کە حکوومەتی ئەلکترۆنی دروست بکەین کە ئەمە شێکێکە لە بەرنمەکانی جەنابی کاک مەسرۆر لەو کابینەیە کە حکوومەتی ئەلکترۆنی دروست بکاتن ئیتر هاوڵاتی زۆرێک لەو خزمەت گوزاریانە لە ماڵی خۆیەوە بتوانی لەگەڵ حکوومەت ئاڵوگۆڕی زانیاری و بیرۆڕا بکاتن و ئەو خزمەت گوزاریانە وەربگریتن و ئەمەش وەکو بڵێ خەونێک نییە. ئێمە توانامان هەیە هەم لە ڕووی مرۆیی هەم ئیرادەیەکی بەهێز هەیە و هەمیش توانای مادی ڕەنگە ئێستا تۆزێک ڕێگر بێتن ئەگەرنە پلانەکان ئامادەنە بۆ ئەوەی کە حکوومەتی ئەلکترۆنی هەبێتن و تەواوی خزمەت گوزاریەکان بە ماوەیەکی زۆر کورت خەڵک لە یەکێک لەو شوێنانەی یان لەو دام و دەستگایانێک کە سەر بە وەزارەتی ناوخۆنیان بەشێک لەو 60 شوێنە خەدەمیە هاتوچەیە خۆتەزانی کە هەڵە باڵغیەکی زۆر هەڵدەگرێت خۆت مەسلەی مۆڵەتە پرسی مۆڵەتە پرسی نوێکردنەوەی ئیجازەی سیارات و ئەمانی ینی سنەویە ئەوەی کە پێدەوڵێت ساڵنامە ئەمەوێت لەوێ پرسیار بکەم بۆ ئیشکردن لە مەجای یان لە نێوەندی هاتوچۆ چکراوە پێویستە چ بکرێت بەڵام با پێکەوە دیسا راپۆرتێک بینین کە هاوکارانم مەیدانی چوونەتە شوێنی دەرکردنی مۆڵەت و نوێکردنەوەی ساڵنامە پێکەوە دەیبینین و دواتر قسەی لەسەر قەرەباڵغی و جەنجاڵی لە بەڕێوەبەرێتیەکانی هاتوچۆ یەکێک بوو لە گرفتە سەرچەکانی وەزارەتی ناوخۆ. ئەمەوێ بزانم لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی ئەم جەنجاڵیە چی کراوە. هاتووینە تا بەڕێوەبەرەتی هاتوچۆی سۆران. لێرە ڕاستەوخۆ بینایەکی نوێیان پیشان داین کە بڕی 6 ملیار و 700 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە. بەستنەوەی لەگەڵ بەڕێوەبەرێتی هاتوچۆی هەولێر بە سیستەمێکی ئەلکترۆنی و مۆدێرن ڕێکخراوە بە شێوەیە کە ئیتر هاوڵاتی دەڤەری قەزای سۆران و باڵەکایەتی تا شەقڵاوە دەتوانن لەو بەڕێوەبەرێتی هاتوچۆی سۆران ئۆتۆمبیل تۆمار بکەن و بە ناوی بکەن کە پێشتر دەبوایە چەند جارێک سەردانی بەڕێوەبەرێتی هاتوچۆی هەولێریان بکردایە. پێشتر کە مۆڵەتە دەرهێنا چەند ڕۆژە پێویست بوو ئێستا بە چەندێک بۆ دەکەن وڵاوچی دەرم هینا تقریبی 20 ڕۆژ پێوم 20 ڕۆژ هەتا دەرم 20 ڕۆژ پێوی ماندوو بووی ئەی ئێستا وەلا ئێستا سەحاتەکە هاتی میر ساعاتێک ئیشەکەت بۆ ڕای دوویە بەمەوە ئێستا زۆر چاترە لە چاوجاران خۆشترە دادنیشە بە ئیسراحەت ئیزدیحامی نییە ئیزدیحامەکەش بێ بەسەری خۆتە هەشتێکی سەری تێدا بۆ ڕێزگرتنی تێدا بوو خۆشە ئەمە نەبوو ڕۆتینە زۆر دەبووە ڕاوەستا بای لە تاوێ بای لە دەرێ بای نۆرت نەدەهات ئێستا گەلێک باشترە. هەروەها کارگەی لە چاپدانی تابلۆ بۆ ئەو بەڕێوەبەرێتیت دابین کرا کە نرخەکەی 300,000 دلار بوو. تەنها ماوە دەست بەکاربوونی ئەو برا ئەفسەر و کارمەندانە بیتن کە بتوانن لە ناو بەشی تۆمار ئیشەکان بکەن و هاوڵاتیان چیلی کە لەوە زیاتر هاتوچۆی هەولێر نەکەن. لەبەر هەبوونی جەنجاڵێکی زۆر لە سەربەشی مۆڵەتی شۆفێری بەڕێوەبەرێتی هاتوچۆی هەولێر کە ڕۆژانە لانیکەم بەپێی ئەم نووسراوە بێ 2790 سەردان ئەنجام دەدرێ و نزیکی 2000 مامەڵە پێشکەش دەکرێت بۆ وەرگرتنی مۆڵەتی شۆفێری و نوێکردنەوەی مۆڵەت بە هەموو جۆرەکانی وەزارەتی ناوخۆ سیستەمی کارکردنی لەو بەشە بە 2 شەفدانە کە ڕۆژانە لە 8 بەیانی تا 6 ئێوارە بە بەردەوامی خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان دەکەن. بەبێ سڕە بڕازەح دەڕواتن و بەپێی یاسا و وەزارەتی ناوخۆ لێبوردنی بۆ سزای دواکەوتنی مامەڵەی هاوڵاتیان دەرکرد کە لە بەڕێوەبەرێتیەکانی هاتوچۆ لە 4 سێی 2020 تا 29 2020 بەهۆی قەیرانی ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆ و هەبوونی بڕێکی زۆری مامەڵەی کاڵەکە بوو دواکەوتبوون مامەڵەکان. کێشەی لیژنەی توبیمانە بوو لیژنەی پزیشکی چاو ئێمە بەرنامەکمانێ لە داهاتوو ئینشاءڵڵا و چەند ڕۆژەی داهاتوو بەرنامانێ ئەو لیژنەی بێتە ناو بەشی مۆڵەت
وەزارەتی ناوخۆ چەندین پرۆژەی دروستکردنی باڵەخانە بۆ بەڕێوەبەرایەتی و بەشەکانی هاتوچۆ لە پارێزگاکانی هەرێم خستۆتە بواری جێبەجێکردن یان پرۆسەی تەندەرینی بۆ ئەنجام داوە وەک یەک باڵەخانەی هاتوچۆی شەقڵاوە بابڕی 383 ملیۆن و 300 هزار دینار. دوو باڵەخانەی هاتوچۆی هەڵەبجە بەبڕی 5 ملیار و 485 ملیۆن و 653 هزار دینار. سێ باڵەخانەی هاتوچۆی خۆشتەپە بابڕی 459 ملیۆن و 889 هزار دینار. ئێمە لە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر لە کاتژمێر 8 بەیانی دەست پێ دەکەن تاکو سێنی وەڕۆ و لە بەشی مەولەت بە 2 شەفت دەوام دەکەین کەوا خەڵک شایدیمان بۆ دات لە 8 بەیانی تاکو 6 ئێوارە و نایلێن هیچ کەسێک کەوایی شکاری هەبێت هەر هەمان ڕۆژ دەبێ شەکانی بۆ بکرێت و لە بەڕێوەبەراتیە کەشماندا خەڵک دەتوانێت لە هەمان ڕۆژ کەوا سیارەکەی خۆی بەناوی خۆی بکە یان تەحویل بکات لە هەمان ڕۆژ دەبێتەوە خاوەن سەنەوێکی نوێ. ئێمە پەیامی جەنابی سەرۆکی حکوومەت ڕۆن و ئاشکرایە ڕێزگرتن لە هاوڵاتیان و ئاسانکاردی بۆ ئیشوکارەکانیان بکرێن بۆ ئێمەش ئەومان تەنفیز کردووە. هەرەوەندەش نییە کارێکی دیکەی کابینەی نوێیەم کردنەوەی بەشی مۆڵەتی ئەلیکترۆنی کۆری لە بەڕێوەبەرەتی هاتوچۆی دوهۆک بوو کە باڵەخانەیەکی مۆدێرنی بۆ دروستکراوە. هاوڵاتی دەتوانێت پشکنینی چاو لە هەمان باڵەخانە ئەنجام بدە کە ئامێری تاقیکردنەوەی توانای چاو لەلایەن وەزارەتی ناوخۆ دابین کراوە بابڕی 250 ملیۆن دینار. لێژنەی پزیشکی لەو باڵەخانەیە مامەڵەی هاوڵاتیان بەڕێوە دەبەن و ئەمەژە سانکاریکی زۆری بۆ هاوڵاتیان کردووە و ڕۆتینیش کەم دەکاتەوە. کاکرە بەر ئەوەی کە من تێبینیم تێدا کرد سێ شت بوونە هۆکاری کەمکردنەوەی ڕۆتین لەو دام و دەستگایانەی یان لەو بەڕێوەبەراتیانەی کە تایبەتن بە هاتوچۆ. یەکەمیان کردنەوەی دەوامە بۆ 2 شفت لە شفتێک بۆتە 2 شفت. دومیان زیادکردنی نووسینگە و شوێنی دەوامکردن بۆ ئەوەی کە جەنجاڵی لێک شوێن کۆنە بێتەوە. سێمیشیان کۆکردنەوەی خزمەت گوزاریەکان لێک شوێن بۆ نمونە لە مۆڵەت فەحسی چاوە پشکننی چاوە یان شوێنەکانی ترن. خوێندنەوەی جەنابەت بۆ ئەوەتیە. وەڵام من پێش هەموو شتێک دەستخۆشی و سوپاسی هەموو کارمەند و بەڕێوەبەر و ئەفسەر و ئەوانەی لە بواری هاتوچۆ ئیش دەکەن چونکە بەڕاستی یەکێکن لەوانەی کە لەسەر شەقام لە ناو باڵەخانە لە هەموو شوێنێک لە ژێر هەر بارودۆخ و فشارێک ئەوان ئیشوکاری خۆیان بەردەوام بوونە و خزمەتەکەیان کردووە بە ڕێکوپێکی. هەمومان ڕۆژانە ڕەنگە تووشی پۆلیسی هاتوچۆ دەبین و جۆرێک لە جۆرەکان ئیشمان بە پۆلیسی هاتوچۆ هەیە. ئەم خزمەت گوزاریانە ئەو هەر لەو چوارچێوەی ئەو بەرنامانەی کە پێویستە هاوڵاتی لە ماوەیەکی کەم خزمەت گوزاریەکە وەربگرێت بەڵام لە هەوەش گرنگتر بەڕێزەوە. چونکە ئێمە حقیقەت داوامان لە کارمەندان کردووە لە پۆلیس بە تایبەتی پۆلیسی هاتوچۆ بەڕێزەوە مامەڵە لەگەڵ خەڵک بکەن. ڕەنگە هەموو ئیشوکاری هاوڵاتیان ڕاست نەبن داواکاریەکانیان لە شوێنی خۆی نەبێتن کە پەلە بکرێتن لەو بەڵام پێمان گوتونە مەرجە ئەگەر ئیشەکە ڕاست بێ یان ڕاست نەبێ دەبێت بەڕێزەوە مامەڵە لەگەڵ هاوڵاتی بکرێ هاوڵاتی هەست بکات لە داوائری حکوومەت ڕێزی لێ دەگیرێتن لەسەر شەقام پۆلیسێکی هاتوچۆ ڕێزی لێ دەگرێت. ئەم فاکتەرانی کە جەنابەت ئاماژەت پێکردن هۆکاری سەرەکینە بۆەوەی کە بتانی هاوڵاتی ڕازی بکەیت. لە هەمووی گرنگتر نۆبەت سڕەگرتن شوێنی دانیشتن ئەمە لە چوارچێوەی ئەو پلانەی ڕێزگرتنە لە هاوڵاتی لە جیاتی لەبەر سەرما و گەرما و لەبەر هەتا و ئەوانە چاوەڕێ بکە و لە پەنجەرەیەکی بچووکەوە لەگەڵ بەڕێوەبەرێکیان کارمەندێک مامەڵە بکە ئێمە شوێنی دانیشتنمان بۆ دروست کردوونە و لە ئەمان کاتیشدا بۆ ئەوەی هاوڵاتیانیش ڕێزی یەکتری بگرن ئەو کیۆ سیستەمە دانراوە بە شێوەیەکی ئەلکترۆنی هەر کەسێک هاتن لە ئایندەدا بۆ هەموو شوێنەکان ئەم سیستەمە ئەمە بۆ هەموو شوێنێک هەوڵ دەدەین کە تاوان هەندێک لە ڕێگرەکان ڕێگری پاڵپشتی داراییە بەڵام هەم جەنابی سەرۆکی حکوومەت دەستکراوە بۆ هەمیش لەسەر سیستەمی پەرەپێدانی هاتوچۆ ئێمە توانی ومانەکە ئەو سیستەمە لە زۆربەی شوێنەکان دابنین. ئەوەی کە لە هەمووی گرنگترە
ئێمە کەسێکی نوێمان دانەمەزراندووە بۆ ئەوەی ئەو خزمەت گوزاریانە پێشکەش بکەین واتە باری حکوومەتمان قڕس نەکردە لەوەی کە ئەو هەموو نووسینگەیەمان زیاد کردووە ئەو هەموو خزمەت گوزاریانەمان بە کاتێکی کورد و بە شێوەیەکی ڕێکوپێک پێشکەشی هاوڵاتی دەکەین ئێمە چوینە ئەو پۆلیس و ئەفسەر و کارمەندەی کە لە شوێنێکی تر وەرمان گرتووە لێرە خراونەتە ژێر ڕاهێنانێکی کورت و پۆخت و ئامادەکراون بۆی خزمەتەکە پێشکەش بکەن ئەم سیستەمەی هاتوچۆ ئێمە هەر بەوە ناوەستین هەدەفی ئێمە ئەوەیە کە لە سیستەمی هاتوچۆ سەلامەتی هاتوچۆیە ئەمە خزمەت گوزاریە سەلامەتی هاتوچۆ لەوەی کە کەمترین ڕووداوی هاتوچۆ لە کوردستان ڕوو بدات بەوەی کە ژیانی هاووڵاتیان لە کاتی گواستنەوە لە نێوان شار و شارۆچکەکان بە هەر هۆکارێکی گواستنەوە بێتن پارێزراو بێت لەبەرەوەی کاکە ڕێبەرە کاتم زۆر کەماوامێت ئەوەی کەماوە تایبەتی کەین بە چۆنیەتی سکاڵاکردن یەکێک لەو مۆدلانێک ئێستا وەزارەتی ناوخۆ ئیش لەسەر دەکات ئەوەیە کە هاوڵاتی دەتوانێت دایرێکت مامەڵە لەگەڵ یان پەیوەندی بە بەڕێوبەر یان بە کەسێکی معنی ئەو شوێنە بکات بە ئەو راپۆرتە بیدین و دواتر لەسەر سکاڵاش بدوێت. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو چاودێریکردنی ڕێکارەکانی کەمکردنەوەی ڕۆتین چەند سیستەمێکی دامەزراند کە هاوڵاتی ڕاستەوخۆ پەیوەندی بە وەزارەتەوە دەکەن بۆ گەیاندنی هەر گلەی و گازندەیەک لەسەر هەر فەرمانگەیەک یان ئەفسەر و کارمەند و فەرمانبەرێک کە بیانەوێ سکاڵاکەیان بگەێنن. لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی کۆمەڵێک کابینەوە کە وەک سکاڵای هاوڵاتیان و خزمەتگوزاری گشتی و کۆمپانیا ئەمنیەکان و ویزای ئەلکترۆنی خەڵکانێک دەتوانن لێرەوە بێن ڕاستەخۆ لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی سکایپەوە سکاڵانامەی خۆیان یان هەر پرسیار و سەرنجێکیان هەیە تۆماری بکەن کارمەندی بەش هەیە لە ژوورەوە وەریەگرێ سکاڵای لەسەر شێ هەیە و سکاڵاکەی چییە و دەربارەی چییە و ئەگەر دۆکومێنت یان هەر بەڵگەشی لەکەن بیتن سندوقی سکاڵامان هەیە لێ دەرداینێتن. لە ناوەم کابینەیە بە شێوازی دەنگ و ڕەنگ پەیوەندی بە فەرمانبەری بەشی سکاڵا دەکەیت ڕاستەوخۆ سکاڵای خۆت پێشکەش دەکەیت. ڕۆژانە هاوڵاتیان سەردانی ئەم کابینەیە دەکەن بۆ گەیاندنی سکاڵاکانیان لە وەزارەتی ناوخۆشدا بە گرنگی کار لەسەر ئەم سکاڵایانە دەکرێت. هەرکاکە ئەگەر ئەزیەت نەبێت دەمەوێت بزانم کەی کودی محامیەکان دەبنەوە زۆر ئاسوودەم بە عەقەد یعنی ئێستا تۆ لێرە شتێکت هەیە ڕاستەوخۆ قسان لەگەڵەکەی و پێشنیارەکەت هەیە یان پرۆژێکت هەیە. ماوەی چەند مانگێکە لە ناو بینەی وەزارەتی ناوخۆ کار لەسەر سیستەمێکی پەیوەندی ئۆنلاین لە ڕێگای هێڵی گەرمی 414 دەکرێت کە ئێستا بە تەواوی سیستەمەکە دامەزراوە. هاوڵاتی دەتوانێت پەیوەندی بەم ژمارەیەوە بکات لە هەر تۆڕێکی پەیوەندی بێ بەمبەستی گەیاندنی سکاڵاکەی. تا ئێستا گشت پێویستیەکانی ئەم سیستەمە دابین کراوە لە باڵەخانە و کەلوپەل و پێداویستی دیکە. کارمەندەکانیش خولی تایبەتیان بینیوە و ئێستا لە کاردان و جوابی پەیوەندیەکانی هاوڵاتیان دەدەنەوە. ئالۆ لە سانتەری سکاڵای وەزارەتی ناوخۆیە فەرموو فەرموو بەڕێزی مەمنون سپاس. رضا احمد من سليماني وتلفونكم شيء طبيعي دون تفاعل جنب الرجل. بله فرمو. شيء ما شكل بنكان في بوليسي ستاتي. بله بس ناو نشاني او بنكاي بزحمة. بێجگە لە هەردوو ڕێگاکەی دیکەی سکاڵا سیستەمی سکاڵا ئۆنلاینیش هەیە کە لەسەر وێبسایتی وەزارەتی ناوخۆ www.moy.gov.kr دانراوە. لەلایەن تیمێکی پسپۆر سکاڵەکان وەردەگیرێن و کاری لەسەر دەکرێت. لێرە چەند دۆسیەیەکیشیان پیشاندەین کەوا چۆن ماف بۆ مافخوراوان گەڕاوەتەوە. ئێمە هەر سەعاتی جارێک فەرمانبەرێکمان گشت ئەولیاتەکان دێنی و کاری لەسەر دەکەین و بە شێوەی بازنەی هەر لە وەرگرتنی سکاڵا تاوەک وەڵام کارکردن لەسەری و نووسراوکردن بۆ شوێنی مەبەست و بەدواداچوون و لێکۆڵینەوە کە مەوزوعەکە چی بوێت کاری پێویستی لەسەر ئەنجام دەدەین بۆ جوابی هاوڵاتیان دەدەینەوە. لە دەستپێکی دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سیستەمی سکاڵا ئۆنلاینەوە
394 سکاڵا ئاڕاستەی وەزارەتی ناوخۆ کراوە و کاری لەسەر کراوە. تا ئێستا وەڵامی 165 سکاڵا دراوەتەوە. ڕێکاری پێویست گیراوەتە بەر 59 سکاڵایشیان لە پرۆسێسی کارکردندان. بەڕێبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆ داوا دەکات هەر سکاڵایەکیان هەبێت هاوڵاتیان هێڵی گەرمی 414 لەبیر نەکەن. گەیشتنی هاوڵاتیان لەوانەیە بە بەرپرسی یەکەمیان بەپرسی دوم کارێکی بڕێک ئەستەم بێ بە هۆی ڕۆتین و ئەمانە بۆ ئێمە هەوڵماندا ئەم ئاستەنگانە لابین. هەوڵماندا بەو شێوەیە بکرێت وەزارەتی ناوخۆ لە کابینەی نوێم هاوڵاتی ڕاستەوخۆ بگاتە بەرپرسی یەکەم. ئەم سنتەری 414 هەموو سکاڵەکان تۆمار دەکرێن بە بەزووترین کات بە بێ ڕۆتین بەرز دەکرێنەوە بۆ بەڕێوەبەراتی گشتی دیوان و بۆ جەنابی وەزیر و ئیجراعاتی لەسەر وەردەگیرێت و بۆی مافی ئەو هاوڵاتیانی کە خوراون یان ئەو هاوڵاتیانی کە تووشی عەزیەت بووە ڕاستەوخۆ ئێمە ئیجراعات بکەین دەرحەقی ئەو کەسەی کە ڕێزی لە هاوڵاتی نەگرتو یان مافی ئەو هاوڵاتی خوارد یان کارەکەی وەکو پێویست بۆ ئەنجام نەدەوە. حتمما ئەم سنتەرە لەژێر ڕقابەدایە و پێویست ئەو هاوڵاتیانی کە فعلەن سکاڵیان هەیە و پێویست بێت پەیوەندی بەو سنتەرەوە بکەن. لە پلانی وەزارەتی ناوخۆدایە بۆ پەرەپێدان و وەرگرتنی دوایین زانیاریەکان ساڵانە زیاتر لە 1000 خولی جۆراوجۆر بۆ ستافە جیاوازەکانی وەزارەتی ناوخۆ لە شار و قەزا و ناحیەکاندا بکاتەوە. دەستخۆش بۆ کاروان ڕەحمانی هاوکارم. کاک ڕێبەر بۆەوەی هاوڵاتیان کاتێک کە سکاڵایەکیان هەیە ڕاستەوخۆ بیگەینە شوێنی مەبەست ئەوەندی من لەو راپۆرتە بن کۆڵکاریە تێگەشت بووم 3 ڕێگەیان لە پێشە. ڕێگەی یەکەم لە ڕێگەی کابینەکانی ناو وەزارەتی ناوخۆ، ڕێگەی دوم لە ڕێگەی ئۆنلاین، ڕێگەی سێمیش کە پێم وایە بێت بۆ یەکەم جارە و تازە دەست بەکار دەبن پەیوەندیکردنە بە 414 خوێندنەوەتان بۆ مچی. وەڵام من ڕێگەیەکی تریشم هەیە چوارەم ئەویش کە زۆرێک لە هاوڵاتیان ڕاستەوخۆ پەیوەندی بە خۆمەوە دەکەن. ژمارەی تەلەفۆنی خۆم ڕۆژانە پەیوەندیت پێوە دەکرێت ڕۆژانە پەیوەندیم پێوە دەکرێت نەک هەر ئەوانەی کە بڵێن پەیوەندیان بە وەزارەتی ناوخۆوە هەبێت. خەڵکێکی زۆریش پەیوەندیمان پێوە دەکە کە لە شڵاتە دابەزیوە بۆ لە شوێنی لە خواردتۆشن. بەڵێ بە هەموو فەرمانگەکان و بەڕێوەبەرەکانمان گوتووە وەڵام دانەوە شەرت نییە ئیشەکان بکرێن. یعنی ڕەنگە ئەوەی کە سکاڵای هەیە سکاڵایەکە لە شوێنی خۆی نەبێ، بەڵام ئێمە دەبێ بە دوای سکاڵاکەیدا بچین و بۆشی ڕۆم بکەینەوە سکاڵایەکەت لە جێی خۆی بوو یان نە ئەبێ وەڵام هەبێت. لە راپۆرتەکە ئیشارەت پێکراوە کە 394 سکاڵا هاتوونە بەشی هەرە زۆری وەڵام دراوەتەوە ئیشی لەسەر کراوە. تاوان ئێمە کە دەڵێن خزمەت کابینەی خزمەتکردن و دەمانەوێت خزمەت گوزاریەکان لە ئاستی بەرز بێتن بۆ هاوڵاتیان چۆن دەتوانین دڵنیابین لەوەی کە ئەو خزمەت گوزاریانە لە بەڕێوەبەراتەکان و لە فەرمانگەکانی حکوومەت بەو شێوەیە دەگاتە هاوڵاتی. ئەبێ بە جۆرێک لە جۆرەکان ئێمە فیدباکێکمان بۆ بێتەوە وەکو وەزارەت بزانین ئایا فەرمانگەکانی ئێمە ڕێنمایەکان جێبەجێ دەکەن یاننا، ئایا ڕۆژانە هاوڵاتی تووشی کێشە و تەنگ و چاڵامە دەبێ یاننا. بۆیە ئێمە هەرزوو هەستین بۆ ئەوەی کە چاودێر بین بەسەر خۆمانەوە سکاڵە ئۆنلاینماندانە بەشێکی زۆری گلەیەکان هاتناوێ دواتر پێش ئەو کابینەکانی بەردەرگای وەزارەت هەبوون بەشێکی زۆر لە ڕێگەی تۆری سکایپەوە لە ڕێگەی تۆری سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵ کارمەند قسە دەکات کێشەم لە فلانە شوێنە نووسراوم ئەمەیە بۆچی وای لە هاتووە وەڵام دەدرێتەوە. ئەگەر ئەمە وەڵامی نەبوو هاوڵاتیەکە ناتوانانی بێتە بەردەرگای وەزارەت سکاڵە ئۆنلاینی هەیە. ئێستا بۆ ئەوەی کە باز بدەین بەسەر هەموو ئەو ڕۆتینیاتەی لەو سیستەمەش هەیە، چکە ئەمە جۆرێکە لە ڕۆتینی تێدایە سکاڵە ئەکە ئەبێتە نووسرا و نووسرا و دێتە لای من ئەبێ بیکەینە نووسرا و لیژنەی دروست بکەین و تحقیق لە جیاتی ئەوەی ئەو هەموو ڕۆتینە جارێکی تر هەبێتن هەستین بیرمان لەوە کردەوە کە هێڵی گەرم دروست بکەین. ئەو هێڵی 414 کە ئیتر هاوڵاتی کە لە فەرمانگەیەکی سەر بە وەزارەتی ناوخۆیە لەوێ تووشی کێشەیەک دەبێتن پێویست دەکاتن ئێمە تەداخۆڵ بکەین هەر تۆڕێکی لە هەر هێڵێکی تەلەفۆن دەتوانێت بۆ 414 پەیوەندی بکات و ئەمە لە بەرنامەی ئێوە ڕادگەێنین کە ڕەنگە ئێستا بکەوتە کارکردن لەو هەفتەی ڕابردوو کارەکان تەواو سکاڵیانەی بۆ نمونە 414 تایبەتە بەس بە ئەو دام و دەستگایانێک کە سەر بە وەزارەتی ناوخۆن
یان شوێنەکانی تریش خۆی ئەمە تایبەتە بە وەزارەتی ناوخۆ بەڵام زۆرێک لە هاوڵاتیان سکاڵای وەزارەت و دامەزراوەکانی ترش دێنە ئێلای ئێمە کە ئەویش دێت ئێمە پێیان ناڵین ئەمە ئیشی ئێمە نییە ئێمە سکاڵاکەی وەردەگرین ئەیکەینە نووسراوێک بۆ ئەو وەزارەتە یان ئەو دامەزراوەی کە سکاڵای لەسەر هاتووە بۆیان دەنێرین دەڵێن ئێوە ئەم هاوڵاتی سکاڵای هەیە تکایە بە دۆدا چوون بکرێت یان خۆتان وەڵام بدەنەوە یان وەڵامی ئەنجامەکەی بدەنە ئێمە بۆ ئەوەی ئێمە هاوڵاتی ئەگەر بە کورتی وەڵامی ئەو پرسیارم دەیەوە بۆ نمونە خەڵکانێک لە ڕێگەی ئۆنلاین یان لە ڕێگەی کابینەکانەوە سکاڵیان هێناوە لە پێشتر ئەم سکاڵانەیە چەند بە دوواداچوونی زیدی بۆ کراوە ئەنی کەسەیە بۆ نمونە سزادراوێت بەڵێ خەڵکێک هەیە لە کارمەند و ئەفسەرانی وەزارەتی ناوخۆ ئێمە لێژنەی لێکۆڵینەوەمان لەسەر دروست کردوونە سزای یاسایی و ئیداریمانداون و وەزارەتی تر هەبووە کە نووسراومان ئاراستە کردووە ئەوان تحقیقیان کردووە ڕەنگە سکاڵایەکە لە شوێنی خۆی نەبووە وەڵامی ئێمەیان داوەتەوە بەڵام ئێمە هەمیشە تاکید لەوە دەکەینەوە وەڵام بگاتەوە هاوڵاتی ئەوەی کە سکاڵای هەیە ئەبێ وەڵامی شۆربێ ئەگەر وەڵامی خۆی وەرنەگرتەوە هیچ قیمەتێک بۆ ئەو سکاڵایە نامێنێ ناکرێ هاوڵاتی سکاڵا بکەتن و تۆش وەڵامی نەدەیتەوە گرنگی ئەو سیستەمە لەوەدایە کە ئەم هاتوچۆی و ئاڵوگۆڕی زانیاری لە بینی هاوڵاتی و حکوومەت و دروستکردنی باوەڕ سیقە لە بینی هاوڵاتی و حکوومەت لێرەوە دروست دەبێتن ئێمە تەرکیزمان لەسەرەوە کردووە و هەرچی سیستەمێک پێویست بێتن بۆ ئەوەی کە دڵنیایی بداتە ئێمە وەکو وەزارەتی ناوخۆ کە دامەزراوەکانی ئێمە ئەو ڕێنمایانەی کە داوامان لێکردوونە ئیش بکەن و خزمەت گوزاری پێشکەش بە وڵاتیەکان لەو ئاستەدایە چونکە ئەگەر لە چوارچێوەی نووسرا و قسە مایەوە نەبووە کردداری ڕۆژانە ئەو کاتە هاوڵاتی ڕەنگە هەفتەیەک دوو هەفتە مانگێک دەنگی لێ هەڵدەستێت زۆر خۆشحاڵم بەوەی کە دەبینم کارمەندانی وەزارەتی ناوخۆ ئەفسەرانی ئێمە ئیدارەی خۆجێیەکان بەتەنگ داواکاری هاوڵاتیانەوە چوونە لە سەرڕای ئەوەی کە فشارێکی یەکجار زۆر هەبووە چونکە لێشاوی داواکاری هاوڵاتیان دەبێت ڕێک بخرێت ئێمە هەوڵمانداوە ئەو داواکاریانە ڕێک بخەین خزمەت گوزاریەکانیش ڕێک بخەینەوە کە هاواهەنگێک دروست بکەین لە نێوان جۆری خزمەت گوزاریەکە و جۆری داواکاری بێگومان پرسیار لەسەر کەمکردنەوەی ڕۆتین و زیادکردنی خزمەت گوزاری لە دام و دەستگاکانی سەر بە وەزارەتی ناوخۆ زۆرن ڕەنگە بەشی زۆری پرسیاری زیاترم ئامادە کردبێت بەڵام کاتی بەرنامەکەنەوە دەڕێن پێدا بۆیش لە کۆتاییدا ئەمەوێت لە خولەکێکدا ئەوەی کە پەیوەستە بە کەمکردنەوەی ڕۆتین و لە قازانجی هاوڵاتیاندا ئەگەر لە خولەکێکدا بفەرمون. زۆر سپاس بەڕاستی زۆر شت هەیە ئینسان باز بکە بەڵام کاتی بەرنمەکەی جەنابەت ئەوە نیە من دەمەوێت لە کۆتایی بەرنمەکە ئاماژە بە دوو دیاردە بکەم کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە یەکێک خەڵکانێکی زۆر ئۆتۆمبیلی بێژمارە دێنە سەر شەقام ئێمە ڕێنمایان داوەتە پۆلیسی هاتوچۆ و مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆ زۆر لە ڕێکوپێک مامەڵە دەکەن لەسەر شەقام ژمارەیەکی یەکجار زۆر ئۆتۆمبیلی بێژمارە لە ماوەی ڕابردوو سزا درراوە لەو ماوەی کۆڕۆنا جۆرێک خەڵک وەکو بڵێ بە هەلی زانیوە هەندێک سەرپێچی دەکرێتن بۆیە ئێمە پۆلیسمان ڕاستپاردووە و زۆر بە ڕێکوپێکی و بە توندیش سزا دەدرێتن ئەو کەسە سزای مادیە طبعاً و طبعاً زەرەرەکە بەر خاوەنی ئۆتۆمبیلەکە دەکەوێتن دووەمیش بابەتی جام تاریکردن ئەوەی جام ڕەشکردن ئێمە لەو کابینەیە ڕێنمایەکمان دەرکردووە کە مافمان داوە بە هەموو هاوڵاتێک بچێت لە بەڕێوبەراتەکانی هاتوچۆ تا چه ئەندازەیەک چه ڕێژەیەک دەیەوێت جامەکانی سیارەی بۆ هەر هۆی کارێک بێتن ئەو کاری تەندروستیە جوانکاری هەرچیەکە خۆی لێ بەرپرسە ئەم خزمەت گوزاریە وەربگرێتن و مقابل هەندێک ڕسوماتە دەیداتە پۆلیسی هاتوچۆ بەڵام بەداخەوە دەبین خەڵکانێکی زۆر لە پەنای ئەو بڕیارە سوء ئیستیفادەیان کردووە و زۆرێک لە جامەکانیان تاریک کردووە بۆیە مەفرەزەکانی هاتوچۆ ڕاست پێدراون و زۆر بە ڕێکوپێکی خەڵکێکی زۆریشیان سزا داوە لە ماوەی ڕابردوو پێمان خۆش نییە هاوڵاتی سزا بدرێت ئێمە ئەو خزمەت گوزاریەمان کردوتەوە بۆچی پەنا دەبەنە بەر ڕێگایەکی چەوت بەڵام ناچن لە ڕێگایەکی دروستەوە ڕسوماتی خۆیان بدەن و خزمەت گوزارێکە شوەر داوایان لێ دەکەم کە هاوکاری تیمەکانی هاتوچۆ بن چونکە پۆلیسی هاتوچۆ زۆر ماندووە
و لەسەر شەقامە بۆ ئەوەی سەلامەتی هاوڵاتیان. کاکڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆ زۆر سپاس کە کاتم گرتن بێگومان قسەکردن لەسەر کەمکردنەوەی ڕۆتین پێویستی بە دەرفەتی زیاتر و مەودای زیاتر هەیە بۆ هیوایم کە لە ئایندەدا زیاتر لەمیانی ئەو پرۆگرامە زیاتر ئیش لەسەر بکەین ئەوەی کە ماوەتەوە ئەو دەرئەنجامانەیە کە لە کۆتایی ئەم پرۆگرامە دەیخینە ڕوو یەکێکیشیان گرنگترینیان پەیوەندیکردنە بە هێڵی 414 لەو کاتێکە هاوڵاتیان بربەستێکیان هەست بە غەدرێکەکەن یان سکاڵایەکیان هەیە بەرامبەر بە دام و دەستگاکانی سەر بە وەزارەتی ناوخۆ. دوای ئەو دەرئەنجامانە ئێمەش دێنە کۆتایی ئەو پرۆگرامە تا دیدار هەرشەو. دەرەنجامەکانی پرۆگرامی هەنگاوی نۆیەم چاکسازی لە بواری کەمکردنەوەی ڕۆتین و هەوڵەکانی حکوومەت و وەزارەتی ناوخۆ بۆ زیاتر پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بە هاوڵاتیان. هەوڵەکانی وەزارەتی ناوخۆ بۆ کەمکردنەوەی ڕۆتین لە چەند ئاستێکی جیاوازەوە پێکدێن لە بواری خزمەتگوزاریەکانی پاسەپۆرت، هەماهەنگیکردن و وەرگرتنی ڕەزامەندی لەسەرکردنەوەی 5 نووسینگەی نوێی پاسەپۆرت لە قەزاکانی سۆران، کۆیە، زاخۆ، ئاکرێ و چەمچەماڵ. نووسینگەی پاسەپۆرتی سۆران وەزارەتی ناوخۆ بڕی 96 ملیۆن و 700 هزار دیناری بۆ تەرخان کردووە لە ڕێگەی زیاتر لە 7 ئەفسەر و کارمەندی سەر بە وەزارەتی ناوخۆ خزمەتگوزاریەکان پێشکەش دەکرێت و لە 11 2009ەوە بە فەرمی کرایەوە تا ئێستا 12392 پاسەپۆرت لەم نووسینگەیە دەرهێنراوە. نووسینگەی پاسەپۆرتی زاخۆ وەزارەتی ناوخۆ بڕی 190 ملیۆن و 423 هزار دیناری بۆ کردنەوەی نووسینگەکە تەرخان کردووە لە ڕێگەی نزیکەی 6 کارمەندی سەر بە وەزارەتی ناوخۆ خزمەتگوزاریەکان پێشکەش دەکرێت لە دەی 2009ەوە بە فەرمی کرایەوە تاوەکو ئێستا 8276 هاوڵاتی پاسەپۆرتیان لەم نووسینگەیە دەرهێناوە. نووسینگەی پاسەپۆرتی کۆیە وەزارەتی ناوخۆ بڕی 419 ملیۆن و 218,500 دیناری تەرخان کردووە بۆ کردنەوەی ئەم نووسینگەیە. نزیکەی 90 ئەفسەر و کارمەندی سەر بە وەزارەتی ناوخۆ لەم نووسینگەیە خزمەتگوزاریەکان پێشکەش دەکەن ئەرکەکان ڕادەپەڕێنن لە 2020ەوە بە فەرمی کرایەوە تا ئێستا 1753 پاسەپۆرت لەم نووسینگەیە دەرکراوە. نووسینگەکانی پاسەپۆرتی ئاکرێ و چەمچەماڵ وەزارەتی ناوخۆ بڕی 500 ملیۆن دیناری بۆ کردنەوەی ئەم دوو نووسینگەیە دابین کردووە. بە هۆکاری قەیرانەکانی پەتای کۆڕۆنا کارەکان سستیان تێکەوتووە و پێشبینیش دەکرێت لە کۆتایی ئەم ساڵ و سەرەتای ساڵی داهاتوو بە فەرمی بکرێنەوە. لە بواری فەرمانگەکانی کارتی نیشتیمانی لە کۆی 111 فەرمانگە تەنها 58 فەرمانگە کراوە بوون لە کاردا بوون. کردنەوەی فەرمانگەی کارتی نیشتیمانی لە قەزا و ناحیەکان کە تا ئێستا 26 نووسینگە کراوەتەوە و 10 نووسینگەی دیکەش کاری لەسەر دەکرێت بۆ کردنەوەیان. لە پارێزگای سلێمانی 6 نووسینگەی کارتی نیشتیمانی کراوەتەوە و دە لەژێر پرۆسێسدایە کە گوژمەی دیاریکرا و بریتیە لە 153 ملیۆن و 95 هزار دینار. لە پارێزگای هەولێر 12 نووسینگە کراوەتەوە بە گوژمەی 52 ملیۆن و 490 هزار دینار. لە پارێزگای دهۆک 8 نووسینگە کراوەتەوە بە گوژمەی 274 ملیۆن و 29 هزار دینار. لە بواری بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆدا تەواوکردنی پرۆژەی باڵەخانی هاتوچۆی سۆران بە بڕی 6 ملیار و 700 ملیۆن دینار بەستنەوەی بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر کە سوودێکی زۆری بە خەڵکی ناوچەکە گەیاندووە بۆ ئاسانڕاییکردن و تەواوکردنی مامەڵەکانیان. دامەزرانی کارگەی چاپی تابلۆی ئۆتۆمبیل بۆ ئەم بەڕێوەبەرایەتیە بە بڕی 300 هزار دۆلار. کردنەوەی بەشی مۆڵەتی ئەلکترۆنی لە پارێزگای دهۆک و دابینکردنی باڵەخانەیەکی مۆدرن، دابینکردنی ئامێری پشکنینی چاوی تایبەت بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی دهۆک لە ناو باڵەخانەی بەڕێوەبەرایەتیەکە بە بڕی 250 ملیۆن دینار. بەمەش هاوڵاتیان ئاسانتر کارەکانیان تەواو دەکەن و ڕۆتین تێیدا کەمتر بۆتەوە. زیادکردنی خشتەی کارکردنی کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لە کاتژمێر 8 تاوەکو کاتژمێر 5 ئێوارە کە ڕۆژانە زیاتر لە 1200 مامەڵی هاوڵاتیان تەواو دەکرێت. خستنە بواری جێبەجێکردنی چەند پرۆژێکی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە هەرێمی کوردستان. باڵەخانەی هاتوچۆی شەقلاوە بە بڕی 383 ملیۆن و 300 هزار دینار. باڵەخانەی هاتوچۆی هەڵەبجە بە بڕی 5 ملیار و 485 ملیۆن و 653 هزار دینار. باڵەخانەی هاتوچۆی خوشتەپە بە بڕی 459 ملیۆن و 889 هزار دینار. لە بواری چاودێریکردنی ڕێکارەکانی کەمکردنەوەی ڕۆتین و بەڕێوەچوونی خزمەتگوزاریەکان دامەزرانی سیستەمی سکاڵا ئۆنلاین لە ڕێگەی وێبسایتی وەزارەتی ناوخۆ. دانانی 6 کابینە بۆ ئەوەی هاوڵاتیان لە ڕێگەی دەنگ و ڕەنگەوە بە دوواداچوون لە مامەڵەکانیان بکەن و پەیوەندی بە فەرمانبەری بەشی سکاڵا بکەن. سیستەمی سکاڵای 404دا
دامەزرانی سیستەمی هێڵی گەرمی 414 کە هاوڵاتیان دەتوانن هەر سکاڵا و گیر و گرفتێکیان هەبێت لەم ڕێگەیەوە بیگەێنن بە بەرپرسانی وەزارەتەکە کە ئێستا ئەم خزمەت گوزاریە کەوتۆتە بواری جێبەجێکردن و لە هەر کوێیەک هاوڵاتیان سکاڵیان هەبێت دەتوانن لەم ڕێگەیەوە بیگەێنن بە شوێنی مەبەست بۆ ئەوەی بە دوواداچوون لە داواکاری و سکاڵەکانیان بکرێت. چالاکردنی دەستەی پشکنینی کارگێڕی و دەستەی پشکنینی ئاسایشی ناوخۆ ڕێکخستن و چاکسازی لە بواری میلاکات کە بەم هۆیەوە دووبارە پێداچوونەوە بە میلاکەکان دەکرێت و هاوسەنگی میلاک لە تەواوی فەرمانگەکان دەستەبەر کراوە.